بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسولنا وحبيبنا وقائدنا وقرة أعيننا محمد صلى الله عليه وسلم. برایان خوشکانی بەڕێز، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوای تبارك وتعالى ئەم ئێوارە دانیشتن و کۆڕەمان بۆ بکاتە خێر، وەمان لێ بکات پێکەوە هەمومان دڵخۆش بین و ئاسوودە بین وتەبا بین و برا بین و لەژێر سێبەری عەرشی خۆیان لە قیامەتیشە کۆمان بکاتەوە و خوای پەروەردگار هەمووشمان بێکۆ بخاتە بەهەشتی نەبڕاوی خۆیەوە لەگەڵ پێغەمبەران و سیدیقین و شوهەدا کۆمان بکاتەوە. ئەو بەرنامەی ئەو بابەتەی کە یان ئەو تایتڵی کە مامۆستا ئامانج بە جەنابتانی فەرموو، بەحەقەت کڕۆکی ئیسلام بریتیە لەو بابەتە، ئیسلام و پێکەوە ژیان. زانایان ڕەحمەتی خوایان لێبێت لە وەصفی پێکەوە ژیانە لەسەر ئەرزا دەفەرمن مەقسەد لە هاتنی شەریعەتی ئیسلامی چییە؟ مەقسەد لە هاتنی شەریعەتی ئیسلامی بۆ ئاوادانکردنەوەی زەوی و خۆشگوزەرانیە لە بینی خەڵکە، وەتا ئەم زەویەی کە خۆی پەروەردگار کردوێتی بە دیاری و کردوێتی بە خەڵاتێک بۆ ئێمە و ئێمە لەسەری دەژین، جوان وایە ئێمە بەیەکەوە جوان بژین و باشیش بژین بە گوێرەی لەژێر ڕۆشنایەکانی ئەو ئاەتانەی کە خۆی پەروەردگار بۆ ئێمەی ناردۆ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و دواتر بۆتە ڕێڕە و بەرنامەی ئێمە. چونکە پێکەوە ژیان بەشێکی گرنگی یان بەشێکی سەرەکی ئاینی پیرۆزی ئیسلامە. ئەگەر پێکەوە ژیان نەبێت، درێژە پێدەری ئاینی پیرۆزی ئیسلام نابێت. کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە سەرەتاوە کە دەستی پێکرد کێ بوو؟ هەر خۆی بوو. دواتر لەگەڵ خێزانی خاتو خەدیجە ئەوجا کەمە گەورەتری کرد لەگەڵ ئیمامی ئەبوو بەکر، ئەوجا بە لە مناڵێکەوە لەگەڵ ئیمامی عەلی. بەم شێوازە ئاینی ئیسلام ترۆقەی کرد و گەورە بوو. واتە موسڵمان بوون و ئیسلام و دەستپێکردنی ئیسلام لە سەرەتاوە لە کەسێک و لە دوو لە سێ و لە چوارەوە دەستی پێکرد، بەڵام دوایی ئەو پێکەوە ژیانە نەبوایە، ئەو ڕێزەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەبوایە لە بێباوەڕەکان، ئەو ڕێزەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دواتر لە مەدینە نەبوایە لە جوولەکەکان، نەبوایە لە مەسیحەکان. ئەم ئیسلامە بەم شێوازە نەدەڕۆشت. و هەروها ئێمە بێت سەیری کڕۆکی بانگەواز خۆشی بکەین. بانگەواز بۆ کێ؟ ئێمە هەموو هەوڵێک و قسەکردن و باسکردنی ئیسلام و باسکردنی دینێکمان قەتیس کردووە تەنها بۆ نمونە لە مزگەوتەکان، لەناو ئوسرەکان، لەناو حەڵقەی دەرسەکانمان، لەناو بۆ نمونە ئەو شوێنانەی کەوا پەیوەستن بە ئیسلام و مسلمانانەوە. بەڵام ئەگەر ئەم ڕەسمە گەورەتر بکەیت و لە دەرەوەی ئیسلامەوە سیرکەی یان لە وڵاتێکی دەرەوەی مسلمانەوە سیرکەی، ئەو بانگەوازەی کە ئێمە دەیکەین بەڕاستی پێی ناوترێ بانگەواز، پێوترێ تەربیەت، پێوترێ بیرخستنەوە، پێوترێ بەم جۆرەشتانە توانین ناوێکی تری بۆ درودۆزینەوە. چونکە بانگەوازی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دەیکرد لەکوێوە دەیکرد؟ بانگەوازی بۆ غەیری مسلمان دەکرد، بانگەوازی بۆ غەیری مسلمان دەکرد و بە غەیری مسلمان ئیسلامی گەورە کرد. ئەو کەسانەی کەوا دژایەتێکی سەرسەختی پێغەمبەری خوایان دەکرد صلی الله علیه وسلم چیان دەکرد؟ دواتر بوون بە مسلمان و ئیسلامیان بە ئێمە گەیاند. هۆکارەکەی چی بوو؟ هۆکارەکەی ئەو ئوسلوب و حکمەت و مەوعیزە جوانانە بوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سەرەتاوە بە هاوڵە بەڕێزەکانی دەوت و دواتریش بۆ کەسانەوە ئەیاندا بەگوێ ئەو کەسانەیەکەوە لە دەرەوەی ئیسلام بوون. بۆیە بەڕاستی بانگەواز کارێکی ئەساسی ئینسانی مسلمانە کە بۆ دەرەوەی ئیسلام بیکات. تۆ گەیمە سەیری کوردستانی خۆمان بکەین، لەم کوردستانەی خۆمان ئەگەر ئەم جەنگەڵستانەی ئێستای لێ دەرکەین لەگەڵ ڕێزم، ئەم هەموو ئاشوب و شەڕ و ئاژا و بەمەبەستەی کە یعنی پێمان فرۆشراوەتەوە ئەمانەی لێ دەرکەین، ئەگەر دوورەوە سەیری کوردستانت بکردایە پێشتر، مەسیحی تێدا بوو، جوولەکەشی تێدا بوو، یەزیدیشی تێدا بوو، کاکەیشی تێدا بوو، کەسیش نەیەزانێکە دراوسەکەی هەرچیەک وایە هیچ مشکلەیەکی نەبوو. بە پێکەوە هەمومان دەژیاین و هیچ کێشەیەکیشمان نەبوو. کەوا بوو جوانترین پێکەوە ژیان لە کوردستانە هەبوو پێشتر. ئەم جوانترین پێکەوە ژیانە تۆ ئێستا سەیری مەکە، کۆمەڵێ مەسلحەت و بەرژەوەندی ڕێکخرا و حزب و دەوڵەتە ئیقلیمیەکان هەیە کە لێمان تێک چووە، بەڵام لە ڕاستیدا ئێمە لە پێشترە جوانترین و باشترین و چاکترین پێکەوە ژیانمانە کرد لە کوردستانە. هەر لەم وڵاتەوە لەم شاری خۆمان لە گەرمیانە خەڵکانێکی تر هەن ناموسڵمانن،
بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە جوان لەگەڵ یانە ژیاوین و توانم بڵێم سەلیمترین و هێمنترین خەڵکیش بوون لە ناومانە نە ئێمە عەزێتی ئەوانمان داوە نەوانش عەزێتی ئێمەیان داوە و نە زۆریشیان لێکراوە لەکم دینوکم وەلیە دین هەر کەسێک دینی خۆی ئێمە وەکو موسڵمان ئەوە وەکو کاکەی ئەوە وەکو یەزیدی ئەوە وەکو مەسیحی وەکو جوولەکە ئەسڵی ئێمە ئەوەیە بە خوڕەوشت و ئوسلوبە جوانەکانی خۆمان بانگەوازی ئەو جۆرە کەسانە بکەین بۆ ئیسلام چونکە ئاینی پیرۆزی ئیسلام ئێمە نابێ قەتیسیکەین نابێ قەتیسیکەین تەنها لە بینی خۆمانە بێت ڕۆقەی پێ بکەین و گەورەی پێ بکەین و بچێتە دەرەوەی خۆمان ئەم ئیسلامە لە خوای پەروەردگار کە لە سوورەتی حوجوراتە ئایەتی 11 کە زۆر بە جوانی پەیامەکەیمان بۆ باسەکات و ئەفەرمێ یا ئەیوهە الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل بۆچی لتعارفوا إن أكرمكم عند الله يتقاكم يعني أم كخواي پروردگار كده فرمي يا أيها الناس وتروي لها مو خلقك وروي لها مو كروكي آدمي زادك وابو أم آيني إيما آيني إسلام تنهانية آيني همو خلقه وهروها لا بونمنا لسورة قاف خواي پروردگار لوصفي پیغمبري خواه صلى الله عليه وسلم فرمي وما أرسلناك إلا رحمة للعالمين كوابو أم پیغمبري متنها پیغمبري يمنية پیغمبري همو خلقك پیغمبري مسلمانك جولكيك مسيحيك بو همويان هاتو بو چي بو اوانش بيننا بازني إسلاموا بۆی هەمومان بەیەکەوە بەو ئوسلوبە جوانانەی کە ئیسلام فێری کردوین بەو مەقامە گەورەی کە لە دڵی ئێمەدا هەیە بتوانین ڕێپیشاندەر بین بۆ خەڵکی ڕووناکی بین بۆ خەڵکی ئاسوودەی خەڵک مەبەست بێ لای ئێمە بۆیە پێکەوە ژیانەکە مەبەستێکی ئەساسی ئێمەی موسڵمانە کە بتوانین بکەین بە ژیانی پەیڕەوی کەین لە ژیانی ڕۆژانەی خۆمانەوە بکەین بە کردار ئەمەگە لە دەرەوەی وەکوتم ئیسلامەوە لە دەرەوەی وڵاتی ئیسلامیەوە سەیریکەی زۆر بەزەقی و بە جوانی دەیبینی حەیفە بۆ ئێمەی موسڵمان خەڵکانێک کە ناموسڵمانن خەڵکانێک کە وادا بنین کە دروشم و ئازادیەکانی علمانی هەڵەبژێرن ئەوان بێنن پێکەوە ژیانە بکەن بە پەیڕۆ و بکەن بە ژیانی خۆیان ئێمەی موسڵمان ئاەت لێمان داوا دەکا فەرمودە لێمان داوا دەکا سلوک و ڕەوشتی موسڵمانیش لێمان داوا دەکا بەس نەتوانین بیکەین بە کردار لە ژیانی ڕۆژانەی خۆمانە بۆ چونکە بەڕاستی پێویستەکە ئێمە زیاتر ڕۆ بچین لە موشەیە زیاتر ئەم موشەیە بکەین بە کردار لە ئەگە لە دەرەوەی وڵاتەوە سەیری بکەی بە حەقات پێکەوە ژیان مەبەستێکی ئەساسیە لەلای ئەوانە لەلای وڵاتانی غەیری موسڵمانە مەبەستێکی ئەساسیە بۆیە لە ئیسلامە سەیرەکەی لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەبەستێکی سەرەکی بۆ لای پێغەمبەری خوا بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەبەستی بوو پێکەوە ژیان لەگەڵ جوولەکەیان بکات ئەچوو قەرزی لە کێ دەکرد قەرزی لە کەسێکی جوولەکە دەکرد بۆ خۆ نەیەتوانی لە ئیمامی ئەبوو بەکر قەرز بکە نەیەتوانی لە عومەری کوڕی خەتاب یان لە عوسمانی کوڕی عەفان یان لە عەبدوڕەحمانی کوڕی عەوف قەرز بکات کە ئەمانە دەوڵەمەند و عیملاقەکانی ناو شاری مەکە و مەدینە بوون بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەچوو قەرزی لە کەسێکی جوولەکە دەکرد بۆ لەبەرەی لینکێکی لەگەڵ دروستکە لەبەرەی پێکەوە ژیانی لەگەڵ دروستکە یا بۆ نمونە لە فەرمودەکەی ئیمامی بوخاریە هاتووە 1356 دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچوو یاری لەگەڵ منداڵێکی جوولەکە دەکرد دواتر هەر ئەو منداڵە کاتێکە نەخۆشکەوت دەچوو سەردانیە کرد بۆ لەبەرەوەی مەبەستی بوو پێکەوە ژیان لەگەڵ ئەمانە دروستکات سەردانی بۆ چییە کرد سەردانی بۆ کرد علاقە و لینکێکی بە خۆت لە بەینانە هەبێت دواتر بۆ هۆی ئەوەی کە ئەو منداڵە موسڵمان بێت دوای کە سوکاریشی موسڵمان بن کەوابوو پێکەوە ژیان لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەبەستێکی سەرەکی ئاینی پیرۆزی ئیسلام بووە یان ئەگەر ئێمە بانگەواستن هە لەناو موسڵمانانە کۆ بکەینەوە بەس لەناو خۆمانە بین ئێمە بە مروری زەمان ئەمە زیاد ناکە ئەمە ترۆخە ناکات ئەمە گەورە ناکرێت یعنی ئێمە بانگخوازمان هەیە لە ئەوروپایە بۆ نمونە بانگخوازی کوردمان هەیە کورد مامۆستا ئەحمەد موفتی لە وڵاتی سویدا کە بانگخوازێکەوە لە وڵاتی سوید تەسەور تا ئێستا نزیکی 500 کەس لەسەردەستی موسڵمان بووە ئەگەر ئەمە عەلاقەیەکی باشی لەگەڵ خەڵکی غەیری موسڵمانە نەبێت خەڵکێک چۆن موسڵمانە بێت لەسەردەستیە ئەمە لە کەسێکی کورد بۆ نمونە یا بۆ نمونە چادوڵای قورئانیمان هەیە لەسەردەستی مامبرایمی تورکی موسڵمان بووە بۆ مەعلوماتان یەک جا پێی نەوتەوە موسڵمان بە بەڵام بە خوڕەوشتەکانی مامبرایم چاد 6,000 کەسی لە وڵاتی فەرەنسا موسڵمان کردووە دواتر نزیکی 5 ملیۆن خەڵک لە وڵاتی ئەفریقا لەسەردەستی ئەم پیاوە موسڵمان بووە ئەمە هۆکارەکەی چییە؟ ئەمە هۆکارەکەی ئەو پێکەوە ژیان و ئینسیجامە بە قووەتەیەکە لە بینی خۆی بۆ نمونە بانگخوازەکە و کەسانێکی تری غەیری موسڵمانە موسڵمان دەبێت بۆ نمونە کەسێک هات بۆ لای من و کۆمەڵی قسەمان کرد بەیەکەوە ناوی ئادریان بوو کوڕێکی زۆر بەڕێز بوو غەیری موسڵمان بڵێن ئەوروپی بوو
يعني ئەوید ئەمە لە ئیسلام تێبگەم کاتێکە باسی ئاینی پیرۆزی ئیسلامم بۆ دەکرد کاتێکە باسی ئەو مەبەستانە ئەو پرسیارانەی خۆیم بۆ دەکرد و وەڵامم دەدایەوە ئەوید من قەت ئیسلامم بەم شێوازە نەبینیوە قەتیش بەم شێوازە نەمبیستووە ئایا تۆ ئەو قسەکەی هەر بەجددی وایە لە ئیسلامیەوە قسەی خۆتە بەس کاتە ئاەتەکەم پیشان دەدا یان فەرمودەکەم پیشان دەدا یان کتێبێکم بە ئینگلیزیدا پێی دوانە بە ئینگلیزیدا پێی ڕۆژی هاتۆ تێوەڵە حەزەکەم من موسڵمان بم دەی شاهاتومانی هێنا و موسڵمان بوو و ئێستش بۆنم لە لینکمان هەر لەگەڵی هەیە ئەم جۆرە کەسانە ئەگەر لەگەڵیان تێکەڵاو نەبی موسڵمان نابن کەوابوو مەبەستی ئاینی پیرۆزی ئیسلام ئەوەیە کە زۆر زۆر دڵێکی فراوانە دەبێ سنگێکی فراوانت هەبێ لە ناو خەڵکا بیت بۆچی بۆی ئەو پێکەوە ژیانە بکەین بە کردار بە قسە هەمومان دەیزانین بەڵام بە کردار بەداخەوە زۆر بەمان نەگەشتوینەتە ئاستی و لەگەڵ ڕێزیشم ئەگەرم قسەیە بکەم بۆ نمونە لە ئەوروپایە ئێمە لەگەڵ خەڵکانێک دەژین غەیری موسڵمانە یان ناموسڵمانە یان ئێمە کەمینەیەکی زۆر کەمین لە وڵاتانەیە ئەو وڵاتانەی کە ئێمە زۆر کەمینەین تێیدا بەڕاستی بەسەراحەت پێتان بڵم ڕێزیان لێ گرتوین کاکە کەنیسەکانیان نەکەینە مزگەوت کچەکانیان نەکەینە موسڵمان دواتریش مارەیان دەکەین هەروەها بازاڕ و شەقام و شتەکانیان هەمووی زۆر ئازادیە بۆ ئێمە ڕێکخراوی ئیسلامیمان هەیە مەدرسەی ئیسلامیمان هەیە قوتابخانەی کچانمان هەیە قوتابخانەی کوڕانمان هەیە تایبەت حکوومەت احترافی پێکردووە ئاینی ئیسلام لە زۆربەی وڵاتەکانە دان پێدانراوە ئاینی ڕسمی وڵاتە دووهەم ئاینە یعنی ئەم هەموو ڕێزیان لە ئێمە گرتووە بە حەقەت ئێستا دوای ئەچمە سەری بەحسێکی جددیم هەیە لە سەری من بەڕاستی ئەم هەموو ڕێزەیان بۆ ئێمە وڵاتی خۆیانە ئەکرێ بۆ نمونە خەڵکێک گەر شتێکیش بەرامبەر بە ئیسلام بە موسڵمان بکات ئەکرێت تۆ بچی لە ناو بازارە سەری بڕیت مسلمانێکی تون ڕۆژاری وایە هەڵەیەک ئەکا بەڕاستی پێکەوە ژیانەکە لە مسلمانەکان بە گشتی تێک ئەدات ئەو هەموو زەجەی تۆی بینی لە وڵاتی فەرەنسا لە ماوەی پێش ئێستا دروست بوو بەڕاستی ئەگەر بتوانم قسەکە بکەم هەڵەی مسلمانێک بوو ئێو کامرا وڵاتی خۆیەتی و لە ئازادیایە و لە فول دیموکراتی خۆیت و ئێمە چوین بۆ لای ئەوان خۆ ناتۆ بۆ لای ئێمە بۆ لە وڵاتەی کە من باسێکم 2760 مزگەوتی تێدایە لە وڵاتێکی وەکو فەرەنسایە 2760 مزگەوت لەم کوردستانەی خۆمان زیاتر موسڵمان لە وڵاتی فەرەنسا دەژی زیاتر لە 6 ملیۆن موسڵمان لە وڵاتە هەیە ئەیدەی ئەم هەموو سینگە و فراوانی بۆ کردوتەوە ئاینی ئیسلام دووهەم ئاینی وڵاتی فەرەنسایە چەندین مەداریسی گەورەمان هەیە هەروەها زانکۆی گەورەمانەیە وەکو زانکۆی زانستە مرۆڤایەتیەکان کۆمەڵێک پەیمانگای زۆری ئیسلام و مسلمانانمان هەیە کابرایەکی بۆ نمونە مامۆستایە کە چۆ کاریکاتێرێکی لەسەر پێغەمبەری خوا دروست ئەگەر چی ئێمە ئیدانەی ئەەکەین ئەگەر چی پێمان ناخۆشە ئەگەر چی پێمان ناڕەحەتە پێمان قبول ناکرێ بەڵام لەگەڵەوە شتە لە وڵاتێکی ئیسلامان نەیکردووە وڵاتی خۆیت و شتێکی وای کردووە بەس تۆ دێ ئەم مامۆستا لە ناو بازارە سەرە بڕی بە چەق خۆیەک لە بەرچاو ئەو هەموو خەڵکە ئێ بێگومانوان ئینفعالاتیان بۆ دروستە بێ یان لە وڵاتێکی وەکو بەریتانیایە کە لە ناو بازاڕە بۆ نمونە لەسەر یەکێک لە شەقامە گشتیەکانە کە قەڵەباڵغترین شوێنی لەندەن لە لای بۆ نمونە سەعاتەکەیەتی بگبێن لەوانەیە ناوتان بیست بێ دێی لەوێتەوە پاسێک و خۆتەکەیتە ناو کۆمەڵی خەڵکی بێتاوان خۆ دەستی کردوتە ناو دەستی خێزانەکەیەوە یان کچەکەی ڕەفیقیەوە بەسەر ئەو جادەیە پیاسەکە ڕێک خۆتەکەیتە ناوێنەوە 6-7 نەفەریان لێ ئەکوژیت و قەلەپارچیانەکەی خۆ ئەویش گوڵت پێ ناگرێ دێتە بەراماری مزگەوتەکە دەدات و دوو مزگەوتیشت دەسووتێنێ و کۆمەڵی موسڵمانیش ئەکوژێت و عەزیەتێکیشت دەدات ئەوجا لە سەرووی ئەمانەشەوە بۆ نمونە شازادەی بەریتانیا دێتە سەر خەت و دەڵێ دۆکو ماکرۆن قسە ناکە دێتە سەر خەت و دەڵێت ئاینی ئیسلام ئاینی ڕێز و ئاینی تەسامح و ئاینی لێکتێگەیشتنە ئەو کەسەی کە ئەو کردارەی کردووە غەڵەتە و دوایش تەمان کوشتویانە کەوابوو ئەمەیک من بەبەستمە بۆتان باز دەکەم برایانی بەڕێزم خوشکانی ئازیز هەر بە جددی ئیسلام فێری ئەمانەی نەکردوین ئێمە نمونەی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم لە مەدینەیە و نمونەی پێغەمبەری خواشمان هەیە صلی الله عليه وسلم لە مەکەیە لەخۆ ئەگەر بازدڕی بڵێ لە مەکەیە قبوڵی دەکرد لەبەر ئەوەی کە کاری بە پێغەمبەر کاری بانخوازی بوو دەیخۆ لە مەدینەیە کاری پێغەمبەر کاری دەوڵەتداری بوو دەوڵەتیشی بەدەست بوو ئەو کاتێک کە پێغەمبەری خوا سەحب دەوڵەت بوو لە مەدینە بۆ نمونە کەسێک کە دوێ لە شەڕی ئوحود دەگەڕێنەوە بۆ بەهۆی هەڵەی بەعزێ لە موسڵمانەکانەوە شاخەکەیان چۆڵ کرد و هاتنەوە بۆ ناو مەدینە و خیانەتێکی گەورەی عەبدوڵڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول لە پێغەمبەری خوا کرا نزیکی 370 بۆ 320 کەسی لە موسڵمانەکان گەڕاندەوە و نەهێشت لەگەڵ پێغەمبەری خوایە لە جیهادا بن دەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوای خۆ
هەر سەحابەکان خۆیان هاتن هەر کوڕەکەی ئەو سەرگەورەی منافقەکان خۆی هات بۆ لای پێغەمبەری خوا یا رەسوڵ الله ئەگەر نیەتت هەیە باوکم بکوژی بە کەس مەڵێ با لە ڕووی عەشایریەوە یان لە ڕووی هینێکەوە شتێ لە دڵم دروست نەبێ بەرامبەر بە موسڵمانی هەر بە خۆم بڵێ ئەمشەو خۆم ئەچم باوکم ئەکوژم وتی نایە مشتیوان ناکەین نەوەک دوایی بڵێن محەممەد شوێن کەوتۆکانی خۆی ئەکوژێت ئەمەی بۆ کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمە بۆی پێکەوە ژیان نەشێوێت لە ناو مەدینەیە ئاشتی و سەقامگیری ناو مەدینە تێک نەچێت ئەگەر چی خیانەتێکی گەورە بۆ شێوازەشی کردووە ئەگەر چی بەرامبەر بە خودی پێغەمبەر کراوە لە سەردەمی پێغەمبەری خواشا کراوە بەڵام ئەمە ناکا بە بۆی کە پێکەوە ژیان لە ناو مەدینەیە تێک بچێت کە دەوڵەتی پێغەمبەری خوا بوو یان بە ئیمپراتۆرەتی ئیسلامی لەو سەردەمیان ناو ئەندرێت و دواتریش لە سەیری سەردەمی پێغەمبەری عومەری کوڕی خەتاب بکەین ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ چەندین نمونەی وامان هەیە چەندین نمونەی وامان هەیە خەت ڕێگەی بۆ نەداوە پێکەوە ژیان تێک بچێت بۆ نمونە سەیری ئەو حاڵەتانە بکەین ئەیان ئەو دەستورە بکەین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نووسیوێتی بۆ پێکەوە ژیان دەستوری پێکەوە ژیان یان دەستوری دەوڵەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەدینە 52 بەندە یان 52 خاڵی یاساییە بە معنایەکی تر لەم 52 خاڵی یاساییە 27 خاڵیان لەسەر چییە؟ لەسەر ئەو کەسانەیە کەوانە موسڵمانن لەسەر ئەو کەسانەیە کەوا موسڵمان نین 25 باسی مافی مسلمانەکانە کە بە معنایەکی تر دەستوری مەدینە 27 خاڵ لە 52 خاڵ باسی مافی ئەو کەسانە کاکەوە غەیری مسلمانن و هەروەها 25 باسی مافی مسلمانەکان دەکات سیر کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چ ڕێزێکی لەو کەسانە ناوە کە لەگەڵی ژیاون ئەمەیە بەڕاستی ئەمە جوانی ئیسلام ئەمەیە جوانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر ئێمە بتوانین ئەم جوانیانە لەناو خەڵکا دەرببڕین بەڕاستی خەڵکێکی زۆر لەسەر دەستی ئێمە مسلمان دەبێت لێتان ناشارمە برایانی بەڕێزم لەو جۆرە وڵاتانە مسلمان ئەم ئیسلامۆفۆبیایی کە ئێستا دروست کراوە مسلمان ڕوویەکی جوانی نییە خەڵک مسلمان بە توندوتیژی مسلمان بە خوێن ڕشتن مسلمان بەمان چوو ئەیبینێت تەلەڤیزیۆنەکەیتەوە ڕادیۆکەیتەوە جەریدەکەیتەوە سوشیال میدیاکەیتەوە ئەوانەی خۆیان هەمووی هەر باز لە مسلمانێک لە شوێنێ فڵانە کۆسی کرد مەبەستیانە چونکە ئیسلامۆفۆبیا تەنها نەوەستاوەتەوە بۆ ئەوەی کە بۆ نمونە ئیسلامۆفۆبیا خۆی وشەیەکی یۆنانیە ئەم وشەیە لە دوای بۆ نمونە 11 سپتەمبەرەوە ترۆقەی کرد و گەورە بوو ئەگینا ئەم فۆبیایە کە لە وشەی یۆنانیە بەچی هاتووە بە ترسێک بۆ نمونە بە ترسێک و بە ترسێک دەوترێت کە ترسێکی بەردەوامە لە شتێکی بەردەوام ئەمانیش بە بەردەوام ترسیان هەیە لە چی لە ئیسلامێکە بەردەوام هەیە و لە دوای 11 سپتەمبەرەوە بەکاریان هاورد و هاوردیانە ناو بۆ نمونە کەڵچەری ئینگلیزیەوە و دواتریش بەم شێوازە ئێستا گەورە بووە چەندین وڵات لە خزمەتی ئیسلامۆفۆبیایە دژی مسلمان هەر ترەمپ خۆی کە ڕئیسی ئەمریکایە مەگەر هەر خۆی ناهات وتی کۆمەڵی وڵاتی هەر وڵاتی مەنع کرد کە ڕوو لە ئەمریکا بکەن لەگەڵ ئەوەشتا ڕێکخراوەکان تەلەڤیزیۆنەکان جەریدەکان سوشیال میدیا هەمووی لە خزمەتی ئیسلامۆفۆبیایە بۆ ناشرینکردنی ئیسلام بۆیە ئەوان دێن بۆ نمونە لە قسەیەکی جوانی خۆیان هەیە دەڵێن بۆ نمونە میدیا وێنەکە دروست دەکات نەک وێنەکە بگوازێتەوە واتە میدیا وێنەکە دروست دەکات ئەگەر شتێکی بچووکیش بێ دەیدەنە پان مسلمان بۆ ئێمە بێت زۆر وریابین لە ئیسلامۆفۆبیا خۆمان بپارێزین ئیسلام لەو هێرشە گەورەی ئەعلامی و وڵاتی و ئەقلیمیە بپارێزین بەچی پارێزین بە خوڕۆشتە ئیسلامیەکان بە خوڕۆشتە جوانەکان ئۆروپیەک ئەمریکیەک بۆ نمونە خەڵک یەزیدیەک بۆ نمونە یان کاکەیەک یان هەر کەسێک کە لەگەڵ خۆمانەژین لە وڵاتانە مەسیحیەک و جوولەکەیەک زۆر کە من ئەوانەی دیان ئیسلام دەخوێننەوە زۆر کە من ئەوانەی دیان دیراسەی ئیسلامەکەن کەوا بوو ئەوان نە قورئانی ئێمە نە فەرموودەکانی ئێمەیان نەخوێندۆتەوە تا بزانن ئیسلام چییە بەڵام خوڕەوشت و ئوسلوبی مسلمان دەبینن ڕۆژانە دەیبینن لە بازاڕە دەیبینن لە تەعاملە دەیبینن لە مەعاملەیە دەیبینن لە هەڵسوکەوتە دەیبینن لە هەموو ئەو کایانەی کەوا لە ژیانی ڕۆژانەی خۆمانەکەین بەکردار لەناو خەڵکە بەم ئوسلوبانە جاری وایە ئینسان دەبێتە هۆی هیدایەتدانی کەسێک ئەبێتە هۆی هیدایەتدانی مسلمانێک نمونەی ئەندۆنیزیا و مالیزیامانەیە کە پێشتر وەختی خۆی بە خوڕەوشتی مسلمانەکان وڵاتێکی گەورەی لێ دروست بووە ئێستا کەوا بۆم پێکەوە ژیانەی کە لە ئیسلامە باس کراوە ئێمە لە ئەوروپا زۆر بە واضحی دەیبینین
ئەگەر بە ئیسلامێکی میانە ڕەو و بە ئیسلامێکی جوان لەناو خەڵکا بتوانین بیکەین بەکردار، خەڵک زۆر لەبارە بۆ مسلمان. ئەم وڵاتانەی ئەوروپا برایانی بەڕێز خوشکانی ئازیز، هەر بە جددی کاتێککە باس لە ئیسلامی بۆ دەکەی ئەو دڵی پڕە، هەموو شتێکی هەیە بەس دڵخۆشی نییە. ئێمەش هەموو شتێکمان نییە بەس دڵخۆشیمان هەیە گەر لە خزمەتی قورئانا بین. مامۆستا نەوزاد ئێستا قسەیەکی جوانی کردوتی ئێمە ئەگەر هۆکاری ئەم هەموو نەهامەتی کە بەسەر ئێمە هاتووە هۆکاری دوورکەوتنەوەکەمانە لە دین، لە دیرکەوتنەوەکەمانە لە ئیسلام لە قورئان. بۆیە هەر ئەحمەد دیدات قسەیەکی جوانی هەیە، دەفەرمێ ئێمە لە ڕۆژ لە تەکنۆلۆژیا و پێشکەوتنەکانی ئەوروپا دوانەکەوتوین، ئێمە لە ئیسلام دوارکەوتوین. هۆکاری دواکەوتنمان لە ئیسلام بۆتە هۆی هۆکاری دواکەوتنمان لە ڕۆژئاوا و یان لە تەکنۆلۆژیاکانی ڕۆژئاوا. یعنی جاران هەر شتێکی گەورە ڕووی بدایە سەرچاوەکەیەکە ڕایەوە بۆ ئیسلام. بەڵام ئێستا ئێمە لە بچووکترین شتان تەنانەت لە دروستکردنی ئەم قاغەزە شابێت چاومان لە وڵاتێک بێ بۆمان دروستکە بۆمان بنێرێت. کەوابوو ئێمە ئەوەی کە زەرورە بۆمان وەکو موسڵمان بەڕاستی زۆر پێویستە تێبگەین کە پێکەوە ژیان سەرچاوەیەکی ئەساسیە بۆ بانخواز و بۆ داعی و هەروەها بۆ ئەو کەسانەی مەبەستیان بێ ئاینی پیرۆزی ئیسلام بڵاوە پێ بکەن لەناو خەڵکە. لەم وڵاتانەی ئەوروپا و دووبارەیە کەمەوە برایانی بەڕێزم خوشکانی ئازیز، هەر بە جددیەم پێکەوە ژیانە کڕۆکی ئامانجی سەرەکی ئینسانی موسڵمانە لەوێ. هەمیشە دڵتان بۆ خۆش بێ کە ئەم وڵاتانەی ئەوروپا دەرگایەکی زۆر گەوریان کردوتەوە. ئەو ڕێزەی لە مەسیحیەکی دەگرن لە موسڵمانێکیشی دەگرن، بەڵام لە بەشە لە سیکۆلارزمە با بڵین بەریتانیەکەیە نەک لە فەڕەنسیەکە. ئەو بەشەی کە ڕێز لە جوولەکەیەک دەگرێ ڕێز لە موسڵمانێکیش دەگرێت. من 18 ساڵە لە بەریتانیام هەتا ئێستا بە هەر 18 ساڵەکە سپاس بخوا لە ناو کاری داعوە بانگەوازا بووم، هەتا ئەم دەقەی من بۆیەوە قساکەم یەک ڕۆژ لە ڕۆژان هیچ ڕێگریەک نهاتووە بەردەم ئێمە لە دروستکردنی مزگەوت، لە دروستکردنی ڕێکخراو، لە کاری داعوە و بانگەواز، لە هەر کارێکە ئێوە بێ بە مێشکتانە. ئەچی ماستەرە خوێنی، دکتۆرا خوێنی، بەکالۆرێزە خوێنی، پەیمانگا هەر چیەکەی بخێن، ئازادی تۆ لە وڵاتانەیە بەڕاستی. یعنی ئەو ئازادیەی کە هەیە هەر بە جددی بۆ ئێمە ژێ وەکو موسڵمان، بەڵام ئێمە دەبێ ئاگامان لە خۆمان بێ نەکەوینە نەبین بە نێچیرێک بەدەست ئەوانەوە. یعنی ئێمە ئەگەر بەعزێک لە موسڵمانان ئەو موسڵمانانی کەوا بەداخەوە توندوتیژی دروستەکە نەبن بە هۆکاری توندوتیژی، ئەگەر ئەوانە نەبێت ئیسلام زۆر جوانە. جاری وایە ئەوانەش بە چی دروستە بێ؟ هەر بە خۆیان دروستیەکەن، هەر بە عەمالەتی خۆیان مەبەستیانەکە دروستیکەن. ئەو هەرایی کە لە فەڕەنسایە دروست بوو بە مەبەست دروست کرا، چونکە بەڕاستی خەریک بوو وای لێ دەهات ئیسلام بە تەواوی لە فەڕەنسایە ئەچۆ ناو هەموو جومگەکانیانەوە، چۆن ناو جومگەی قوتابخانەکانەوە، جامیعەکان و زانکۆکانەوە، و هەروەها چۆن ناو ماڵەکانیانەوە. دێن بە مەبەست جاری وایە شتێک دروستەکە نەزانێ موسڵمانی عاتیفیش ئێمەکە بە هەڵایەکی گەورە و بەم شێوازە ناشرینی دەکەن. چونکە لای ئەوان دیموکراسی هەروەک چۆن مزگەوتەکە دەکاتەوە بە ئازادی دادەنا، کاریکاتێرێکیش بە ئازادی دادەنا، و کاریکاتێریش دەیان جا لەسەر پێغەمبەر ئیسا کردویانە، دەیان جا لەسەر خەڵکانێکی تریش کردویانە کە گەورەکانەوە هەر لەسەر ڕئیسەکانی هەر باسی مەکە چنێکی کرد. بۆیە ئەمەش بە ئازادیدا ئەنن لە کاتێکە سوکایەتی کردن ئێمە لەوەتی ئەگەین بە مقدساتی زیاتر لە ملیار و نیوەک موسڵمان. ئێمە قبوڵمان نییە وەکو موسڵمان، بەس تۆ مەبەستی من ئەوەیە تۆ وەکو خۆی سەیریکە نەک وەکو موسڵمانێک. ئەبێت تۆ وەکو خۆی سەیری ئازادیەکەی ئەو بکەی ئەو جا لەوە تێبگەی کە ئەکرێ، چونکە ئەوەی کە ئەو دەیکا لە ئازادی وڵاتێکی خۆیەتی دەیکا، نەک بێ لە وڵاتێکی وەکو ئەم وڵاتانەی خۆمان کە موسڵمانن. بۆیە بەڕاستی ویستم کە بەحسێکی چاکم هەیە لەسەر موسڵمانان و بەحسێکی باشە بە گوێرەی تەبعاً تەجروبەی خۆم لەسەر ئیسلام و موسڵمانان لە ئەوروپایە ڕێژەکانیان چەندە. تۆ ئەمانە بزانە ئەو جا دەزانی موسڵمان چەند جوانجێی خۆی کردوتەوە لە ئەوروپا. ئەو جا دەزانی ئەو قسەی شێخ محەممەد عەبدە دێتە بەرچاوت کە دەڵێ ڕۆژێک دێ ئیسلام لە ڕۆژ ئاواوە بۆ ئێمە دەگەڕێتەوە. واتە ئیسلام لە ڕۆژ ئاواوە دەگەڕێتەوە بۆ وڵاتە موسڵمانەکان. ئیسلام ڕیشەیەکی باشی هەیە لە ئەوروپا، و ئەتوانم بڵێم چاک شوێن خۆی کردوتەوە، بەڵام بۆ مەرجەی ئێمە بتوانین بیپارێزین، بۆ مەرجەی ئێمە بتوانین پارێزگاری لێ بکەین، بۆ مەرجەی ئێمە بتوانین لەگەڵ ئەوانە تێکەڵ بین. هەتا لەگەڵ ئەوانە تێکەڵ نەبین ناتوانین ئیسلامیان پێ بگەێنین. خەڵکێکی زۆر هەوڵەدا بۆ معلوماتیان دڵخۆش بن پێی، بانخوازی زۆر هەیە. تەسەوورکەن لە ناو سەنتەری شارەکانە
مێزێکی وەکو ئەم مێزەدا دەنرێ زیاتر لە 300-400 کتێب و نابلکەی لەسەردا هەنێ لە سەنتەری شارە بە سەماعەیەکی گەورە بە مەلامحێکی باشی ئیسلامی لە دووسێ خوشک و لە دووسێ برا ئیشیان چییە؟ بەس باسی ئیسلامەکەن بە ئینگلیزی بەس باسی ئیسلامەکەن بە ئینگلیزی و قسەکردن و دەربارەی ئیسلام و داوا لە خەڵکەکەن و عەتریانە دەنێ عەترەکەنە دەست و دەمچایانە و بۆنی خۆشەدەن لەو مەنتیقە و بەس وەرە 2 دقە لەگەڵمان دانیشە کەسیش عەلاقەی پێتۆ نییە. ئەمە هەموو ڕۆژی یەکشەمانێک ئەکرێت هەموو زۆربەی ڕۆژی شەمەکان دەکرێت ئەو ڕۆژانی کە خەڵک لە ماڵ و بازاڕەکان قەڵەباڵخن کەسیش عەلاقەی پێتۆ نییە و تۆ ئیشی خۆت دەکەیت و بەردەوامیشیت و زۆریش تەبیعیە بەڕاستی ئێوە دڵتان بەمە خۆش بێ و بەڕاستی ئیسلام لە ترۆقە و ئیسلام لە گەشە سەندنێکی باشایە لە وڵاتانی ئەوروپایە و بەڕاستی جێگەی دڵخۆشیە و جێگەی ئەوەیە کە ئەو پێکەوە ژیانەی کە ئێمە بەبەستمانە بتوانین لەگەڵ خەڵکا بیکەین گومانم وایە کە یان دڵخۆشم بەوەی کە ئیسلام بە شێوازێکی زۆر باش تەشەناکات لە وڵاتانی ئەوروپایە چونکە ئێمە ڕۆژانە دەیبینین. جا پێم خۆشە ئەو بەحسەی کە کردومانە بەڕاستی بە شێوازێکی سەریعیش بێت تێبگەن لێی و لای ئێوەی بەڕێز و خۆشەویست ڕوون بێ کە مسلمانان ڕێژەیەک یان ئاستێکی باشیان هەیە لە وڵاتانی ئەوروپایە. خۆی وەکو مسلمان کاتێکە لە دوای جەنگی جیهانی یەکەمە کۆمەڵی خەڵکی کەم چوونەتە ئەوروپا بەڵام لە دوای جەنگی جیهانی دووهەم خەڵکێکی زۆر ڕووی کردوتە ئەوروپا بەچی چوونەتە ئەوروپا بۆ نمونە وڵاتێکی وەکو بەریتانیا چووە کۆمەڵی خەڵکی لە هندستان و پاکستان هاوردووە بۆ دووبارە بنیادنانەوەی وڵاتەکەیان. وڵاتێکی وەکو فەڕەنسا چووە لە جەزائیر خەڵکێکی زۆری هاوردووە بۆ دووبارە بنیادنانەوەی وڵاتەکەی. وڵاتێکی وەکو ئەڵمانیا خەڵکێکی هاوردووە لە تورکیا بۆ دووبارە بنیادنانەوەی وڵاتەکەی. بە هەمان شێوە ئیتالیا و نەرویج و سوید و ئەمانە. سوید یەکێکە لە وڵاتانەی کە خەڵکی لە تورکیاوە هاوردەوە دووبارە بنیادنانەوەی وڵاتەکەیان چونکە بەڕاستی ئەم وڵاتانەی ئەوروپا لە دوای جەنگی جیهانی دووەم بە تەواوی کاول بوون و پێویستیان بە خەڵکانێک هەبوو وە جارێکی تر وڵاتیان بۆ بنیاد بناتەوە ئەچوونە ئەم خەڵکانیانە هاورد. ئەوەی کە جێی دڵخۆشیە ئەوان پێچەوانەی بۆ نمونە وڵاتێکی وەکو عێراق کە ئێستا پاسپۆرتەکەت ون بێ ناداتەوە هەر پاسپۆرتەکەی عێراقی لەسەری نووسراوە ئەگەر ون بێ خۆت بەرپرسیاری لێ و بە ئاسانی ناداتەوە. بەڵام سەیرەکەیت وڵاتێکی وەکو پاکستان وڵاتێکی وەکو هندستان مامۆستایانی بەڕێز سەیرەکەیت کاتێکە لە دوای جەنگی جیهانی دووەم ئەگەر چی ئەو خەڵکانە بۆ ئیش و کەسابەت چوون بۆ ئەو وڵاتانە ئەوروپا لە دوایەوە وازیان لێ نەهاوردن و یارمەتێکی باشیاندان و هەروەها خزمەتێکی باشیشیان کردن. ئێستا جالیە بەهێز و گەورەکانی وڵاتانی ئەوروپا بریتین لە جالیە تورکیەکان یان پاکستانیەکان یان هەندیەکان و کەمینەیەکیش لە عەرەبەکان. بۆیە زیاتر بە تایبەت دەتوانم بڵێم زیاتر ئەوانەیان کە تورکیەکان بوون چونکە یەک نمونەی بچووکتان بۆ بێنمەوە لەسەر وڵاتێکی وەکو ئەڵمانیا یا وڵاتێکی وەکو سوید. تەسەوورکەن وڵاتی ئەڵمانیا ئەو ئیمام و خەتیبانەی کە خوتبە ئەدەن لە مزگەوتەکانە وڵاتێکی وەکو تورکیا کە لە ئەسڵدا ئەوان وڵاتەکەیان ئاوادان کردوتەوە 2000 ئیمام و خەتیبی مزگەوتەکان ئێستاش پارە و موچەیان لەسەر وڵاتی تورکیایە. واتە تورکیا موچەی ئەو مامۆستایانش دەدات کە لە وڵاتی ئەڵمانیا یان لە وڵاتی بەعزێکیشان لە سوید و بەعزێکیشان لە نەمسا ئیمام و خەتیبن لەوێ ئەو موچەکانیان دەدات و یارمەتیان دەدات. هەروەها سکۆڵەرشیپی بۆ بڕیونەتەوە. بۆ نمونە ئەگەر کەسێک ویستی بخوێنێت زانستە ئیسلامیەکان بخوێنێت زانستە شەریعەکان بخوێنێت لە وڵاتەکانی ئەوروپا بە تایبەت لە وڵاتی ئەڵمانیا کە دەچێتە تورکیا بێ بەرامبەرە چیتە تورکیا هەموو جۆرە خزمەتێکت لەسەر تورکیایە پارەی خوێندنەکەشت دەدەن لە کاتێکا پارەی خوێندن لە ئەوروپا گرانە. ئەمە بەڕاستی دڵخۆشیێکی زۆری تایە چونکە ئەو وڵاتانە پشتگیرێک و واروها پشتگیرێکی بەهێزی نەتەوەکانی خۆیان یان جالیەکانی خۆیانن کە لە وڵاتانی ئەوروپادا نیشتەجێن. و هەروەها وڵاتێکی وەکو ئەتوانم بڵێم لە سعودیەش پێش ئیسلامۆفۆبیا پێش ئەم وەزعی ئێستایان بە معنایەکی تر پێش شازادەکان سعودیا خزمەتێکی زۆر باشی ئەوروپای دەکرد. تەسەوورکەن لە مانگی ڕەمەزانە وڵاتێکی وەکو سعودیە ساڵانە 1000 بانگخوازیان ناردە ئەوروپا
هەر لە وڵاتانی بەریتانیا و سوید و دۆلی ئیسکەندەنافی و ئەڵمانیا و ئەمانەوە بگرە 1000 بانکخواست لەسەر نەفەقەی سعودیا دەهاتنە ئەوروپا بۆ خزمەتکردنی مسلمانان و بۆ پێشنوێژیکردن و بۆ خوتبە بۆ محازەراتی مانگی ڕەمەزان. بەڵام بەداخەوە لە دوای ئیسلامۆفۆبیا و لە دوای هاتنی شازادەکان و لە دوای ئەم وەزعە نەخوازراوەی کە ڕووی کردە وڵاتانی مسلمان ئەمانە کەم بوونەتەوە بە ڕێژەیەکی زۆر کەم بۆتەوە. بەڵام هێشتا هەرجێی دڵخۆشیە لە ڕێگەی ڕێکخراوە مەغریبی و جەزائیریەکانەوە کە زۆرینەیان لە فەڕەنسان هێشتا هەرجێی دڵخۆشیە و وڵاتی لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە سعودی یارمەتیان دەدات و ساڵانە چەندین مامۆستا دێتیان یارمەتی مادیش دێت. بۆ نمونە پێشتر کاتێکە مەدرسە دروست دەکرا مزگەوتێک دروست دەکرا تەسەوورکن برایانی بەڕێز ئەو شوێنانەی کە دروستیان دەکرد بۆ نمونە وڵاتێک وەکو سعودیە کە کەسێک کە دروستی دەکرد لە سعودیاوە هەموو نەفەقەی شوێنەکەی دەدا ئەو کەسانش کە مۆزەف بوون تایە هەمووی با بڵێن نەفەقەکەی لەسەر ئەو کەسانە بوو کەوا دروستیان دەکرد. ئەمە بەڕاستی جێی دڵخۆشی بوو و بەداخەوە هەرچەندە لە وڵاتە عەرەبیەکان و ئێستا زۆر کەمی کردووە بەڵام هەرجێی دڵخۆشی مسلمانانە و ئومێدەکەین ئینشاءڵڵا لە داهاتووە بگەڕێتەوە سەر ئەو ئاستەی کە پێشتر هەی بوو. پێم خۆشە ئەوانەتان بۆ باسکەم ئەم ڕێژەی مسلمانان بەتایبەت لە ئەوروپا لە ئەوروپایەک ئەم هۆکارەکەی چییە؟ ئەم ڕێژانەی کەوا من بۆتان باسەکەم هۆکارەکەی پێکەوە ژیانە، هۆکارەکەی نەرمی و جوانی تەعاملکردنی مسلمانەکانە. ئەگەر هەمومان بەیەکەوە بین یان هەمومان بەم شێوازە جوان تەعاملکەین لەگەڵ دراوسەیەکی بیانیا یان لەگەڵ دراوسەیەکە کە هەر دینێکی تری هەیە بەجددی خەڵک زۆر مسلمان دەبێت. جاری وایە بۆ نمونە کابرا دێت پێشەوەی بڕۆمە سەر ئەمە جارێک کابرایەک هات بۆ لای من ژنوپیاوێک بوون لە ئۆفیسەکەی دانیشتە بووم وتی پێم ئەتوان بێمەژرۆتم فەرموو کە هاتە ژوورەوە دانیشت تەمەن لە شوێنی کارەکەمانە بەبێژین ئیش و کارە هاتە ژوورە دانیشت باسی پێغەمبەر عیسای بۆ کردم. طبعا ئەوانیش دەزانن تۆ مسلمانی ناڵێ کوڕی خوایە ئەمە ناگاتە ئەو مەرحەلە لە مەرحەلێکی ترا لەوانەی پێت بڵێ بەس ئەو باسی ئەمەی نەکرد لای من باسی ئەوەی کرد کە پێغەمبەر عیسا پێغەمبەری ئاشتیە پێغەمبەری جوانیە پێغەمبەری خۆشیە پێغەمبەری تێکەڵایی و محبەتە هەرچی دەوە دەمت ڕاست دەکەی پێغەمبەر عیسا وایەتم ڕاست دەکەی فلان وایەتم ڕاست دەکەی زۆر تەواو قسەکانت وتی تۆ بلیڤی عیسا دەکەی عەفوەن باوەڕ بە عیسا دەکەی وتم بەڵێ زۆر زۆر قەناعەتم بە پێغەمبەر عیسا هەیە و زۆر زۆریشم باوەڕ پێیەتی و لە دینی من ئەگەر باوەڕم بە پێغەمبەر عیسا نەبێت پێی لە دین دەرەچم واتە دینەکەی من دروست نابێت مسلمان بوونەکەی من پەیوەستە بە بڕوابوون بە پێغەمبەر عیساوە. طبعا زۆر دڵی پێخۆش بوو ئەو بۆ هاتبوو من پێشی کەوتم بەڕاستی بەڵام وتم من باوەڕم بەمانە هەمووی هەیە بەڵام قسەکانت تەواو بووتی بەڵێ وتم بۆ ناوی من و تۆ دانیشین دیڵێ بکەین عەقدێ بکەین یعنی قسەیە بکەین بەیەک وتی چۆن وتم تۆ هەرچی قسەیەکت کرد من باوەڕم پێت کرد و قەناعەتیشم وایە قسەکانت هەموو ڕاستن تۆزێکیش گوێ لە من بگرە وتی بەڵێ وتم ئەم پێغەمبەرەی ئێمە کە دوای پێغەمبەر عیساش هاتووە هەرو پێغەمبەرەیە کە ئەوەی کە بۆ ئێوەی ناردووە بۆ ئێمەشی ناردووە ئەمەی کە بۆ ئێمە هاتووە ڕێڕە و یان درێژە پێدەری پێغەمبەرەکەی ئێوەیە وەرە با من بۆت باسکەم ئەوەندەی ناوی پێغەمبەرەکەی ئێوە لە قورئانەکەی ئێمە هاتووە ناوی پێغەمبەرەکەی خۆمان نهاتووە و ڕێزێکی زۆر لە پێغەمبەرەکەی ئێوە لە قورئانی شاگیراوە ئەو یەک دوو کتێبی دا بە من سوپاس دەکەم کتێبەکان دەخوێنمەوە بەڵام وتم فەرموو بامەش کتێبە بدەم بە تۆ تۆش لەسەر ئیسلام شتێک بخوێنەرەوە من باوەڕی تەواوم بە قسەکانی تۆ هەیە بەس تۆش باوەڕی تەواو بە قسەکانی من بکە من باوەڕم بە پێغەمبەرەکەی تۆیە دەی تۆش وەرە باوەڕ بە پێغەمبەرەکەی من بکە سەیری یەکیان کرد و ڕێپێکەنیم دی بەخوا ئەمە بۆ ئێمە ناخەڵەتێت وتم پێویست بە خەڵەتاندن ناکات تۆ ناتی حیوار بکەین وتی باوتم دەی بەرە بە حیوارەکەین قساکەین تۆ من چۆن باوەڕم بە پێغەمبەری تۆ هەیە تۆ باوەڕ بە پێغەمبەری من بکە وتی باشە ئێستا کاتی چکەوانە تەبشیریەکانن ئەوانن کە خەڵک ئەکەن بە مەسیحی ئەوانە ئیشیان ئەوەیە وتی باشە ئێمە لە کاتێکی ترتم هیوادارم بیتەوە ژمارە تەلەفۆنەکەمەوە مە شوێنەکەمە زۆر حەز دەکەم بیتەوە قسەی زیاتر بکەین بەس ڕەنگە من نێچیرێکی باش نەبووم بۆ ئەو نهاتەوە بۆ لای من بەڵام ئەوانیش ئەو ئیشە دەکەن بۆ معلوماتان هەیە مەنەزەماتی گەورەیان هەیە دەحمێکی زۆر گەورەشیان لە پشتە و ئیشیشان ئەوەیە کە خەڵکەکەن بۆ نمونە مەسیحی بەڕاستی بۆ سەریعی بۆتان دەخوێنمەوە ئەو مسلمانانی کە لە وڵاتەکاندا هەن و بۆ نمونە وڵاتێکی وەکو فەرەنسا وڵاتی فەرەنسا 67 ملیۆن کەس 67 ملیۆن و 550 هەزار کەسە حسب ئەحسای ساڵی 2019 6 ملیۆن و 30 هەزار مسلمانی تێدایە 6 ملیۆن و 30 هەزار مسلمانی تێدایە 2670 مزگەوتی تێدایە یەکەم مزگەوت لە ساڵی 1905 دروست کراوە
ئەمە بەڕاستی دڵخۆشیە لە ساڵی 1905ەوە ئیسلام لە ئەوروپا هەیە و لە فەرەنساش هەیە و هەروەها ناوی مزگەوتەکە بۆ نور الئیسلامە و لە شاری ساندۆنی دروست کراوە و یەکەم قوتابخانەی ئیسلامیش لە ساڵی 1947 دروست کراوە ئێستا 40 قوتابخانەی ئیسلامی تایە ئاینی ئیسلام دووهەم ئاینی فەرمی وڵاتە و دانپێدانراوە و ڕێژەیەکی باشیش لە ئەو مسلمانانەی کە لەوێن جەزایری و مەغریبی و تونوسی لە دوای ئەو وڵاتی بەریتانیایە وڵاتی بەریتانیا 66 ملیۆن و 435 هزار کەسە حسب احصای 2018 8 لە سەتی مسلمانە 5 ملیۆن و 320 هزار مسلمان لەناو بەریتانیا هەیە تەسەورکەن ئەمیش هەر لە ڕێژەی کوردستان زیاتر 5 ملیۆن و 320 هزار مسلمانی تایە 1760 مزگەوت لە بەریتانیا هەیە لەو مزگەوتانە 530 مزگەوتی بەس لەناو لەندەنی پایتەختی بەریتانیایە 530 مزگەوت 150 مەدرسەی ئیسلامیمان هەیە و هەروەها ئاینی ئیسلام دووهەم ئاینی وڵاتە و دانپێدانراوە و ئازادیەکی باشیش هەیە یەکەم مزگەوت لە شاری لیڤەرپول دروست کراوە لە ساڵی 1886 واتە ئیسلام لە بەریتانیا لە ساڵی 1886ەوە توانیوەتی مسلمانەکان مزگەوتی تا دروستکەن لەسەر دەستی پیاوێک بە نامی ویلیەم کویلیام یان ویلیەم کویلام دواتر ناوەکەی خۆی گۆڕیوە بۆ عەبدوڵڵا وڵاتی ئەڵمانیا 83 ملیۆن و 736 هزار کەسە خۆی 783 هزار کەسە